بەبستی خۆپارێزی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا وەرگرتنی ڤاکسین لەلایەن هاوڵاتیان و لە بنکە تەندروستیەکان بەردەوامە، بەڵام ئەوەی کە ئێستا بۆتە جێگەی قسە و باس ئەوەیە کە پێش وەرگرتنی ڤاکسینەکە هەندێک لایەن ئەڵێن کە ئەبێت ئەو کەسی کە ڤاکسین وەرئەگرێت پێشتر پشکنینی کردبێت و باس لە هەندێک لە کاریگەریەکانی دوای وەرگرتنی ڤاکسین ئەکرێن. جا لەسەر ئەم بابەتانە زانیاری وەرئەگرین لە دکتۆر هیشام یوسف، ڕایشکاری نەخۆشیە ڤایرۆسیەکان و سیستمی بەرگری کە لە ڕێگەی سکایپۆ لە زاخۆ لەگەڵمانایە. دکتۆر هیشام سڵاوت لێبێت. سەرتا باس لە جۆرەکانی ڤاکسین بکەین، ئەو جۆرانەی ڤاکسین کە لە هەرێمی کوردستان هەیە زیاتر کام جۆرانن و کام جۆرە زۆرترین بەکارهێنەری هەیە؟ بله، بەیانی باش، زۆر سوپاس بۆ مهربانداریەوە. نوکە الهەرێما کوردستانê والعێراقê tê corê serekî yê vayrûsê yê vaksîna vayrûsê tê tevkarînan, ew jî corê Pfizer'a û corê AstraZeneca û corê Sinopharm yê Sînî ye. Ev her sê core yê tê tevkarînan li Kurdistanê welعێراقê. Belê bedaxewe ta êsta prosesê vaksîndan زۆر هێواشە لە هەرێمی کوردستان و عێراق و بە ئەو ئاستەنیە مەبەستیە کو ئەم بشێن خو پارێزین و ئەبەت بتە مەترسیەک ئەف کێمکردنا ڕێژە ڤاکسینە خەلکێ بتە ئەگەرێک چێت بکەن چەند ڕۆژێک دی ئان چەند هەیڤێک دی کوردستان و عێراق بکەفتەت پێلا چارێ یا ڤایرۆسا کۆرۆنایدا. بەڵێ دکتۆر هیشام، ئێمە دەزانین هەموو سێکتەرەکانی ژیان پروپاگەندەی تیاکرێت و قسە و باز بۆ هەموو شتێک دروست دەکرێت، بەڵام کاتێک پەیوەندی بە ڤاکسینێکەوە هەبێ بۆ تەندروستی هاوڵاتیان ئەمە مەترسیەکە دووقاتە بێت. لە ماوەی ڕابردوودا لە سۆشیال میدیاوە بە تایبەتی پروپاگەندە و ڤیدیۆی زۆر بڵاو کراوەتەوە گوایە ئەم ڤاکسینی دژە کۆرۆنایانە مەترسی بۆ سەر ژیانی تاکەکان هەیە کە وەری دەگرن. تۆ ئەڵێ چی لەبارەی ئەو پروپاگەندانی کە دژی ئەم ڤاکسینانە دەکرێن؟ بەڵێ، پەتای کۆرۆنا پەتایەکی مەترسیە. ئەوە 2 ساڵە زۆر زەرەری گەهاندووە هەموو سێکتەری ژیانەکەی، سێکتەری تەندروستی و سێکتەری ئابووری. لەبەر ئەوە کو ئەف ڤایرۆسێکی بەتون دەکوژەکە، ئەف ڤاکسینێ ئێستا دەرچوونە، ئەو ڤاکسینێ نوکە تێنە بکارکردن، ئەف ڤاکسین هاتینە چێکردن پرێکێ ئەمت بژنێ ئەمەرجنسی ڤاکسین. ئەو پرۆسسێت بەرێ ڤاکسین تێرە چوون 3-4 مەرحەلە بین و بۆ ساڵانت کێشان ئەف ڤاکسینت نوکەتوان مەرحەلانە دەرباز نەبینە، چونکە ئەvە ئەمەرجنسی ڤاکسینن. هەر ڤاکسینێک هەبێت لە پێش ئێستا دەرچووبێت ئەنیا ئێستا دەرچووبێت زەرەری هەیە، هەندێک سایت ئێفێکتی هەیە. بەڵێ ئەگەر بێیە حەقیقەتێن ئەو پرۆپۆگەندە دژی ئەو ڤاکسینە لەگەر ئەو ڤاکسینی کۆرۆنایە کوژەک ئەبێت ئێمە لە بیر ببین. یعنی ئێستا ژیان و تەندروستی لە خەتەردایە و ئێستا دەزانین نوکە تقریباً زیاتر لە 2 ملیار کەس لە جیهان ڤاکسینی کۆرۆنا وەرگرتیە و کارتەکردنا ئەف ڤاکسینە هەنێ زۆر بەگرنگە. تەمام 100% ئەو کەسە ناپارێزێت دژی ڤایرۆسا کۆرۆنا، بەلێ لە هەمویان گرنگتر و لە هەمویان باشتر ئەو ڤاکسینە ئەگەر وەرگری دوو ژەمی پشتی ئەو ماوە یاسا ئەبێت ئەگەر توشبیەکی خەفیف دەبتن پێویستی بە نەخۆشخانە نابتن و ڕێژەی مرن تقریبا هیچ نییە بۆ ئەو کەسان ئەو کەسی ڤاکسینە وەرگرتی. فمن بەڵێ بەڵێ دکتۆر هیشام، هەندێک لە سەرچاوە پزیشکیەکان ئاماژە بە هەندێک گۆڕانکاری کەمی تەندروستی ئەدەن لە دوای وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا. ئەو گۆڕانکاریانە چین کە ئەو کەسێک کە ڤاکسین وەرئەگرێ بەسەر تەندروستیایەت بۆ ماوەیەکی کەم و ئەو ماوەی کە ڤاکسینی وەرگرتووە ئەو ڕێکارانە چیە کە ئەو کەسە بیکات؟ بەڵێ، ڕاستی بزڕین پرسیارە تەیەعولیکە لە پێش وەرگرتنی ڤاکسین هیچ پێویست نییە چ پشکنینی چ فەحسی بکی. ئەگەر ئەو کەسێکی ساخلام بێت تەندروستی درست بکەن، بەڵام بۆ ئەو کەسێ نەخۆشی درێژی هەیە، نەخۆشی گرانی هەیە، ئەو کەسە دەتوانن سەردانی پزیشکی بکەن با بزانن کە چی وەختی چی دەمی پێویستە بۆ ڤاکسین وەرگرتن. بە شێوەکی عام ڤاکسین بۆ هەموو کەسان باشە، ئەوێ گەنج بێت، ئەوێ دانعەمر بێت، ئەوێ نەخۆشی هەبتن، بۆ هەموو کەسان. حتا ئێستا ڤاکسین بەکاردێنێت بۆ ئەو ژنی دۆگیان وەردەگرتن.
او جنی مرضعه جبتن دتوانێت ڤاکسینە وەرگرت بەڵام پشتی ڤاکسین ئەگەر وەربگری ئەبێت هیچ نیشانی نەبتن و ئەبێت هەندێک نیشانی هەبتن لە هەردوو حالە معناوێ ئەوە نییە ڤاکسین ئیش نەکردیە لە هەردوو حالە ڤاکسین ئیش دەکرد ڤاکسینە پرۆتەکشن چێ دەکرد ڤاکسین بەرگری چاک دەکردن هەندێک کەسی هەنە پشتی وەرگرتنی ڤاکسین هیچ نیشان هیچ ئیش لەوان دەرناچتن و هەندێک هەنە تمام مثلا تا دەبتن سەر ئێشی دەبتن بەس ئەو ئێشی گران یە مەترسی دوای وەرگرتنی ڤاکسین تا ئێستا هیچ نەهاتووە تۆمارکردن ئیلا ڕێژێکی خەفیف لەگەڵ ڤاکسینی ئەسترازینیکا لەگەڵ ڤاکسینی ڤایزەر ئەوژی ڕێژێکی کەم 1 یان 2 لە ملیۆن ئەگەر ببینی 1 لە 2 بە ملیۆن بەرامبەری توشبی ڤایرۆس ئەوە هیچ ڕێژێکی خەفیفە و ڕێژێکی هیچ پێویست نییە مەترسیەک لەسەر خەڵک چێکردن. بەڵێ دکتۆر هیشام وەکوی کە باوە و ئێستا لە ئارادا وەرگرتنی دووژەم ڤاکسینی دژە کۆرۆنایە بەڵام باز لە سێمی شەکرێت ئەگەر ڕوونکردنەوەمان بەیتە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە پێویستەکات ژەمی سێمی ڤاکسینەکە وەربگرن بابزانین چێن ئەوانە. بەڵێ تا ئێستا توژینەوەی بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ هەندێک توژینەوەی دەردەچێن یعنی هزر و بیر و ئێمە لەسەر ڤاکسین دەگۆڕن بەڵام بە ئەساسی بێزیکەڵی تا ئێستا دووژەمی ڤاکسین دەرستە بۆ چاککردنی بەرگری دژی ئەو ڤایرۆسە هەندێک کەس هەنە خۆی بەرگریەوان ئالوزە ئەو کەسی دانعەمرن ئەو کەسی ئێشی شەکری هەیە ئەو کەسی ئێشی پەنجەشێری هەیە ئەوانە ئەساسن بەرگری ئەوان لاوازە ئەو کەسە ئەگەر دووژەمی وەربگرن دیراسەتی توژینەوەی وا دەرخست ئەو بەرگریە بەردەوام نابتن تا ئێستا لەسەر CDC و WHO ژەمی سیان بۆ ئەو کەسانە پێویستە ئەو کەسانە یێ بەرگریان لاوازە دانعەمرن ئێشی گرنگ هەیە بەڵام بۆ شێوەکی گشتی تا ئێستا نەهاتیە پەسەندکردن و ژەمی سیان ڤاکسینی وەربگرین. دکتۆر هیشام نوێترین توێژینەوە پزیشکەکان چین لەبارەی وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا بۆ تەمەنە جیاوازەکان بەتایبەت مناڵەکان بۆ پێی کە مناڵانیش تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن و تەنانەت ڕێژی مردنیش لە ناویاندا هەیە. بەڵێ لە جیهان هەموو ڕێژی منداڵان ڕێژێکی بەرچاوە یعنی ئەگەر ئێمە دەوێت بگەهینە ڕێژی بەرگری کۆمەڵ ئام پێ دەڵێن هەرد ئیمیونیتی ئەبێت پتر لە 80% خەڵکی ڤاکسین بکەن بە ئێمە ئەگەر ئەو منداڵە ڤاکسین نەکەن ئەو ڕێژە کەم دەبتن بە ئێستا توژینەوەی نوکە بەردەوامن و ئەو دەست پێکردیە لە ویلایەتی یەکگرتووە ئەمریکا و لە ئەوروپا و لە بریتانیا منداڵ 12 تا 6 ساڵی ئێستا ڤاکسینی دەست پێ دەکەن و توژینە بەردەوامن ئێستا لە 6 ساڵی کەمتر تا 6 مانگیژی ڤاکسینی وەربگرن ئەبێت ئەف سێکتەری ژیانە منداڵ زاروک ڤاکسینی وەربگرن چونکو ئەوانە پتر معڕەزن زاروک منداڵ ڤایرۆس وەردەگرن ئەبێت نیشانی نەبن بەڵام ئەم منداڵە بە زووترین بە خێراتی ڤایرۆسی بەلاو دەکەن کە دەبێت ئەو سێکتەرێژی بێتە ڤاکسینکردن دا ئێمە بگەهنە وا پێ دەڵێت هەرد ئیمیونیتی ئام بەرگری جڤاک دا پرۆتەکشنی زیاتر دابین بکەین. بەڵێ دکتۆر هیشام هەم راپۆرتی ڕۆژنامەوانی هەم راپۆرتە پزیشکیەکان بیر ببورم باس لە گۆڕینی ڤایرۆسەکەکەن بە بەردەوامی شێوازی خۆی دەگۆڕێت و ناوەکانیشی لەگەڵیا دەگۆڕێت کۆتایی هەفتەی ڕابردوو باز لە ڤایرۆسی مو ئەکرا کە جۆرێکی نوێی گۆڕاوی ڤایرۆسی کۆڤید-19 باشە ئەم ڤایرۆسە بە نیازە تاکی ئاوە خۆی بگۆڕێت و هەروەها چی هۆکارێک وا کات ئەم ڤایرۆسە ماوە خۆی گۆڕێت و ناوی نوێی لێنرێت. بەڵێ ڤایرۆسی کۆرۆنا جۆرێکی ڤایرۆسی مەسنجەر RNA ئەو ڤایرۆسە بەردەوام خۆ دەگۆڕندا قورتال ببن لە سیستمی بەرگری تا ئێستا بە هزاران گوهۆرین لەسەر ئەو ڤایرۆسی کۆرۆنا دەرچوان بەڵێ لە هەمویان گرنگتر تا ئێستا چوارن ئەلفا بێتە گاما لەمدا ئەوانەیە ئێستا دەلتا زۆر بەلاوە و ئەوە مەترسی گەورەیە لەسەر ژیانی خەڵک لە دوو جووری دی تەحویراتی ڤایرۆسی کۆرۆنا دەرچووە ئێستا لە بن توژینەوەیە و لە بن دیراسەتەیە و WHO کۆنتڕۆلی دەکەوت و توژینەوەی زانستی لەسەرە جاری یەکەم گوهۆرینەک پێ دەڵێن C12
ئێستا دەرکەتیە لە جنوبی ئەفریقیایە و هەروەسا وەکی جەنابەت جگوتی جووری مو پێ دەڵێن B1621 ئەvە ئێستا لە کۆلۆمبیا دەرچووە و لە جنوبی ئەمریکا لە هەندێک ویلایەتی دەرچووە توژینەوەی دەڵێن ئەوە پێ دەڵێن میون ئسکێپ ڤایرەسە یعنی لە مەناعە دەرباز دەبێت و دەبێتن احتیمالە مەترسی هەیە زۆر حتا لەسەروان ئەوێ دوو ژەمی ڤاکسین وەرگرتیە بەس تا ئێستا ئەو جۆرە ڤایرۆسە زۆر بەلام نەبینە وەکی دەلتا ڤایرەس و احتیمال نییە زۆر بەلام ببن بەس لە بن دیڕاستە و لە بن توژینەوەیە دا کۆنتڕۆلی لەسەر بێتەکردن. دکتۆر هیشام جۆرەکانی ڤاکسین کاریگەریان ئەبێ لەسەر ئەم جۆرە گۆڕاوانەی ڤایرۆسی کۆرۆنا وەک ئەزانین بە درێژایی 6 ساڵ زیاترە ئەم جۆرە ڤایرۆس دۆزراوەتەوە بەڵام هیچی وەکو جۆرەکەی و بڵاوبوونەوەکەی لە ساڵ 2019 کاریگەر نەبوو کە تا ئێستاش کاریگەریەکانی بەرداوم مەترسیەکانی بەرداومە و چەندین جۆری تر ئەگۆڕێت وەک پێشتر ئاماژەتان پێیە ئەم جۆرانی ڤاکسین کاریگەریان لەسەر ئەم جۆرە نوێیانە هەیە؟ بەڵێ لە دەستپێکی دەرچووە ڤاکسینێ هەموو ژمارەی بوو ئەسترازێنیکا و بۆ مۆدێرنا و بۆ ڤایرەس ڕێژەکەی پرۆتەکشن بە نۆتبی 94 بی ئەوە لەگەل ڤایرۆسی گۆڕای ئەلفابی و لە پێش جۆرەکەدی لە پێش ئەو بی نوکە لەگەل ڤایرۆسی گۆڕای دەلتا ئەو ڕێژە هاتیە خارێ مەتەلەن ڤاکسینی ڤایزەر احتیمالە پرۆتەکشن لە 94 بووە 85 هەفتێ و پروتكشني فاكسيني استرازينيكا تقريبا اوج كان بيا يعني لا شيستي تقريبا حفتي حتى شيستي فهندي جهورين فيروسي دار كذن بتنتر دبن طبعا افيكاسي وتاثيري فاكسين جي كيم دبن يعني لورا استا في ويستا جهان همو بشيوكي بلس فاكسيني ورقرت هندي فاكسين بيتا ورقرتين بروتكشن هبت مجال نابت او فيروس جوران كاري لسر ببت وهندك جورت بالتحويرات الدي وكي C12 أو وكي مو دربچت ومترسي لسرجياني خلبن. بله دكتور هشام دوا پرسیارمان بۆ بەڕێزت ئەلفا بێتا دەلتا ئەم جۆرانی کە ناوەکانی دێنا ئەوەی چوارەمیشیان هەر هەمویان لە هەرێمی کوردستانە هەیە لە زاخۆ لە بادینان لە دوهۆک ئەمانە هەن؟ براستي لدەستپێکردنی پەتای کۆرۆنا تا ئێستا وا سنتەری متطور متقدم پێ دەڵێن جین سیکوەنسینگ لە هەرێمی کوردستان و لە عێراق نەبی نازانم دەبێت احتیمالە لە ئەو ڕوژێت بوریندا سنتەرێکی وا هەبوو هەموو توژینەوەی يعني بدرس نبين يعني احتمال او PCR ئێستا لە کوردستان چاک دەکەن و لە عێراق احتمال تخمین دەکەن او جوري فيروسي موجوده نجوري لبيشوا او لوهان دركتي لبروا يعني تخمين دكن بس وابزانم تا استا صدصت او سنتري او متطور وكيل امارات وكيل اردن نيكو بي ما بلت او صدصت دلتايا ان او صدصت او غورينا مجرد نوعك بيدالين دروبينج اب يعني مثلا او الفانيه ابدا بيت احتمال دلتا بدل بس صدصت يعني بيبلينكو او دلتا وابزان تا استا لعراق ولا كردستان او سنترانيه بەڵێ دکتۆری شان یوسف ڕاوێژکاری نەخۆشیە ڤایرۆسیەکان و سیستمی بەرگری زۆر سوپاس کە ئەم بەیانە لەگەڵمان بووی دکتۆر سوپاس دەکەین ماندوو نەبیت